ئەمڕۆ لە جیهان ڕێوڕسم و کۆڕبەند و کۆڕی زۆر دەبەچێت باسی دادپەروەری کۆمەڵایەتی ئەەکەین دادپەروەری کۆمەڵایەتی وشەیەەکە بەڵام مانای زۆر جیاواز یاخود پڕە لەمانە ئیتر ئەو دادپەروەریە کە لە کوردستان هەیە ئەوەی کە بینین لە ڕۆژەڵاتی ناوەڕاستەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی سیاسی و لە ڕووی هەموو ئەو بوارانەی کە ئەتوانین بڵین کۆمەلگای لەسەر بنەمای کۆمەلگا دروستەکەن و کۆمەلگا تێدا ئەتوانێت بە ئاسوودەی بژی دادپەروەری کۆمەڵایەتێک ئەمڕۆ ڕۆژی جیهانی دادپەروەری کۆمەڵایەتی لە ڕۆژی دادپەروەری کۆمەڵایەتی ینی ئەم ڕۆژە بۆ دیاری کراوە هەوڵ بدرێ ینی کار لەسەر نەهێشتنی جیاوازیەکان بکرێ مانی چینایەتی و کاڵبوونەوەی جیاوازی جەندەری یاخود نەهێشتنی ئەمانە هەموو پەیوەستن بە بابەتی دادپەروەری کۆمەڵایەتی وەکو سۆڤان دەڵێ لەم ڕۆژە لە جیان ڕێوڕسم و کۆڕ و کۆبوونەوەی جەماوری تایبەت بەڕێوە دەچن مەبەست لە دیاریکردنی ئەم ڕۆژە پێویستی بە بەرەو پێشبردننی دادپەروەری کۆمەڵایەتیە کە بریتە لە هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی وەک هەژاری و پراوێز خستن یەکسانی جەندەری بێکاری مافی مرۆڤ پاراستنی کۆمەڵاتی ئەمانە هەموو لە دادپەروەری کۆمەڵاتی جێگەی دەبێتەوە جا سەبارەت بەماوە پێوەرەکانی دادپەروەری کۆمەڵایەتی و پێڕەوکردنیان لە کوردستان لەم ڕۆژە جیهانیە کە ڕۆژی جیهانی دادپەروەری کۆمەڵایەتیە میوانێکی بەڕێزمان لەگەڵا کە یاسین عزیز شۆڤەکاری لەگەڵمان وەکو شۆڤەکردنی ئەم بابەتە پێکەوە ئەم بەیانیە گفتوگۆ دەکەین بەخێر هاتی بەخێر مامۆستا دادپەروەری کۆمەڵایەتی ئەگەر سیر بکەین لەسەر ئاستی کوردستان چۆن ئەبینرێت بەیانی باش جەنابتان لە بۆ بینەرانی خۆشەویست دیارە وەکو جەنابەت باست کرد قسەشی جوانت کرد کە زۆر پەرت و بڵاوە دادوەری کۆمەڵایەتی دیارە هەموو بابەتەکانیش دەگرتەوە ڕاستە ناوی کۆمەڵایەتە بەڵام ئەوانەی باست کرد جەنابەت زۆر ڕاستن لایانی سیاسیە لایانی ئیشوکارە لایانی پەروەردەیە زۆر بابەتی پەرت و بڵاوە لایانی کوردستان یعنی ئەمە دەکرێت مەسەلەن بە چەند قۆناغێک باسی کوردستان بکەین پێش نۆتویەک لە وەزەیەکدا بۆ کوردستان کە دیارە بارودۆخی تەواو شڵەژا بوو وەزی ئەوەی نائارامیەکە بوو لە کوردستان ترس و لەرزەکە بوو لە کوردستان ینی زۆر کەس کات و باسی دادپەروەری کۆمەڵایەتی دەکەی ینی دادپەروەری ئەوەیە کات و با بڵێن دڵنیایەک هەبی لە دووار ڕۆژ ئەمە لە کوردستانەوە بەڵام لە پاش نەوەتویەک و دیارە ئارام بوو سەبرکە کوردستان و دروستبوونی هەرێمی کوردستان و کورد کە زانی کۆمەلگایشی تایبەت و سربەخۆیە لەگەر دیارە زیاتر بیر لەو بابەتانە کراوە ئەو بابەتانە قوڵتور بوونەوە لە ناو کۆمەڵگەی کوردانی هەتا لایەنێکە سەرپەرشتیار و سەر ئەوانەی کە ئەزممویان هەیە یان شارەزان لەو بابەتان پێم وایە کە کوردستان پاش نۆتویەک زۆر قۆناغی باشی بڕی ئێمە ڕاستە دەوڵەت نین بەڵام بەرەو پێگایشی دەوڵەت بوون چوین بەڵاو بەوەی کە دامەزراوەی گشتگیرمان هەبوو لەوانە کە زۆر هەوڵیدا کە یاسای تایبەت بە کوردستان بە خەڵکی کوردستان بە تەبیعەتی خەڵکی کوردستان دروست بکرێ و دابدرێ دروستبوونی پەرلەمانی کوردستان دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان دروستبوونی ئەو هەموو دامەزراوانەی کە ئەمن پێم وایە کە بنیاد نەرەکەن لە بۆ ئەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی لە هەموو بوارەکان بستە جێی خۆی بۆیە ئەمە پێم وایە کە لە کوردستان ئێمە شتێک وەکو کورد شتێکی باشمان کرد نمونەیەک چاکماندا کامە دەتوانین لە کاتی کە دەسەڵاتێکمان هەبوو بتوانین زۆر باشی شتی زۆر باش ئەنجام دەین و بینە پێش زۆر وڵات هەیە لە دەوروبەری خۆمان دەژین کە زۆر لە مێژە دەوڵەتن یعنی خاوەن سەروەری خۆیان خاوەن دەسەڵاتاری خۆیان خاوەن دامەزراوانی خوێن بەڵام تا حەدێکی زۆر چاک کوردستان ئەگەر شان بەشانی وانش نەبی بەڵام منافەسێکی زۆر چاچیوانی کرد کوردستان نمونەیەکی چاک بوو کە ئێمە مثلەن لەوەی لە تەمەنی ئێمەدایە پێش نەوەتیەک و پاش نۆتیەک بە تەواوی هەست بە و گۆڕانکاری دەکات لە نەوەتیەک تا 2023 ئەو قۆناغانێک کە ئێمە لێ ژیاوین ئەم پێم وایە کە ئەوانەی لەو قۆناغانە ژیاون دەتوانن تەواو مقارنێک بن لە بەرەوەی کە پێشتر کوردستان چۆن ئێستا چۆنە باشە مامۆستا دەبینین ڕەنگە لە دەوروبەری خۆمان نەک ئاینی جیاواز بە ئاسانی وەرنەگیرێ نەتەوەکان قبول نەکرێت تەنانەت یەک ئاین و یەک نەتەوە مەزهبی جیاواز قبول ناکرێت بەڵام لە هەرێمی کوردستان دەبینین ئاینی جیاوازە لە تەنیش یەکتر وەکو برا مامەڵە لەگەڵ یەکتر دەکەن هیچ کێشەیەک نییە بگرە ئەو ڕێزێ ڕەنگە لە ئاینە کەمینیەکانی هەرێمی کوردستان هەیە بگیرێ لە زۆرینەکە بەو شێوەی مامەڵی لەگەڵ نەکرد یان هیچ نەبێ هاوتا یەکترین ئەمە لە کوێی دادپەروەری کۆمەڵایەتی جێگەی دەبێتەوە ئەمە بەشێکی گرنگی دادپەروەری کۆمەڵایەتیە ئەوە ئەساسێکە یعنی ئێمە وەکو باسم کرد لە مێژینەی
کوردایەتی و کوردەواری ئێمە نمونەی زۆر جوانمان هەیە لە کوردستان ئەمە بەس باسی بەس ناوچەی هەولێر بکەم یانی وەکو کە بە خۆمان لێ دەژین دوو ناوچەی زۆر گرنگمان هەیە لەو کە جەنابەت باست کرد ناوچەی کۆیە و ناوچەی شەقڵاوەیە ئێمە لە دێر زەمانە لەگەر وەکو مسلمان لەگەڵ ئەو برایانی مەسەلەن کریستیان و مەسیحی و لەگەڵیان دەژین ئەمە لە وەک باست کرد جەنابەت لە وڵاتی تەنیشتمان هەیە لە وڵاتمان هەیە کە ئەو جیاوازیە ئاینیە ئەو جیاوازیە با بڵێن مەسەلەن قەومیە بەڕاستی زۆر گرفتی بۆ دروستکردینە بەڵام لە کوردستان کە باس کرد حتى لە لایەنی مەذهبیەکەی ڕاستە لە کوردستان ئەگەر بێنە سەر وەکو ئیسلام دیارە زۆربەی مەذهبی ئەهلی سونەنا بەڵام هەر کەسی کەش بێ بژی بە ئارامی دەتوانێت لە ناو خەڵکی کوردستان بژی ئەوەی کە بۆ جەنابتم باس کرد ئەو دوو نمونەیە کە من بخۆم شاهدی حاڵم و برادریش زۆریشم تێدا بووە حتى برادری غیری ینی من کە لە جامیعە بووین لە بەغدا کوردی یەزیدیشمان لەگەڵ بوو یعنی لە یەک ژوور مەسیحیمان لەگەڵ بووە خەڵکی ئەو شەقڵاوی بووە یەزیدیمان لەگەڵ بوو خەڵکی ناوچەکانی تری کوردستان بووە بەڵام زۆر وەکو کورد ئەمە تانوتمان ئەو نمونە جوانەی بدەین و ئەو پێکەوە ژیانەی دروست بکەین وەکو باسم کرد لە شەقڵاوی یان لە کۆیە بە تایبەتی لە شەقڵاوی کە زۆر تێکەڵن نمونەیەکی زۆر جوانماندا ئێمە لە هەولێر لەگەر عنکاوی نمونەیەکی زۆر جوانماندا یعنی هەمە زۆر جار باز دەکەین و هەتا کاتی ڕەمەزان دۆست و برادەرمان هەبوو کە ئێمە بە ڕۆژی دەبووین وەکو مسلمان ئەو برادرە کریستانەکان لە پێشەمە هیچیان نەدەخوارد یان هیچیان نەدەخواردەوە ئەو پێکەوە ژیانە کە بەشێکی زۆر کەوای کردووە کە ئەمە چەندین ساڵت نزیکەی 1000 ساڵە پێکەوە بژین دیارە ئەو لە بەهوا شتێکی بە ئاسان نایەتە دەست پێم وایە کە ئەوە بنەمایەکێ ئەساچیە کە لە کەسایەتی کوردایە و لە کەسایەتی خەڵکی کوردستاندایە ماوسا یاسین هەر بۆ پشتڕاستکردنەوەی ئەمانی کە دەیڵێن بۆ خۆی جوانترین نمونەوەیە کە خەڵکی هەرێمی کوردستان دڵێکی ئەوەندە باشیان هەیە لەگەڵ تەواوی ئاین و ئاینزاکان و پێکاتەکان پێکەوە دەژین لەگەڵ ئەوەشا حکوومەت زۆر هاوکار بۆ ئەوە بۆ نمونە توانین باسی ئەوەی بکەین لە هەرێمێکی وەکو ئێمە کە خۆمان هێشتا نەبووینەتەوە دەوڵەت بەڵام تەواوی ئەو بنەمانە ڕەچاو ئەکەین کە بۆ دەوڵەت بوون پایەکانی دەوڵەت بوونە ئەمە بەڕێوەبەرایەتێکمان هەیە لە وەزارەتی ئەوقاف بەڕێوەبەرایەتی پێکەوە ژیانی ئاینەکان ئەمە جوانترین چەمک کە بمانوێت سەبارەت بە دادپەروەری کۆمەڵایەتی بیگەێنی نەتوانین بڵین لە موئەسسانەوە ئەم دادپەروەریە بە یەکسانی دابەشەکرێت بەسەر تەواوی ئەو ئاین و ئاینزانێک کە لە هەرێمی کوردستانن ئەمە تا چەند گرنگە کە حکوومەت پاڵپشتە بۆ ئەوەی کە دادپەروەری کۆمەڵایەتی بەم شێوە سیستەماتیکە بچێتە پێشەوە خۆی قسەشی زۆر جوان هەیە کە ئێمە لە ناو ئیسلامەتی هەمانەتڵ ئەوەی کە بە دەسەڵات دەگۆدرێ زۆرجار بە قورئان ناگۆدرێ دەسەڵات ئەگەر هاوکار نەبی بەلایەنە ئەرێنیەکان دڵنیان کە کەشتی ناخۆش ڕوودا ئەمە زۆر وەکو کاکار باس کرد ئەو نمونانی لە دەوڵات بشن زۆر هەندێک دەسەڵاتی لە هەندێک وڵاتان بەداخەوە زیاتر ئەو لایەنی قین و ڕق و ناتەبایەی دروست دەکە لە ناو خەڵکی یعنی حتا من لە ناو عێراق تووشی ئەو کارەساتە بووینە یعنی 2006 تا 2007 و 2008 ئەو ناخۆشی و ئەرکابەریە مەذهبی کە لە عێراق بوو چێشی زۆر ناخۆش بوو ئێمە لە کوردستان ڕاست ئاسمان پێ نەدەکرد خەڵکی کەش بەهات بە کوردستان هەستی پێ نەدەکرد و هەستی بە دڵنیایی دەکرد بۆی زۆری خەڵکی لەو ناوچانەی خوارەوەی عێراق ناوەڕاستی عێراق ڕویان کردە کوردستان چکە زانێن ئەو شتە لە کوردستان نییە پێم وایە ئەگەر حکوومەت هاوکار نەبی یان دەسەڵات هاوکار نەبی یان خوا نەخواستە دەسەڵات نیەتێکی خراپی هەبی لەو بابەتانە پێم وایە زۆر بە ئاسانی دەتوانێت بڵاو بکرێتەوە بەڵام لە ڕێی وەکو جناب باس کرد زێر وەزارەت قاف لە ڕێی منهەجەکانی پەروەردەی لە وەزارەتی پەروەردە پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین ساڵە هەر لە دێر زەمانەوە لە کاتی دروستبوونی تا ئێستاش زۆر هاوکار بوو هاوکارێنی ئەرێنیش و دیارە سەبر ئەو تەئسیراتانەی زیاتر ئەرێنی بووە خاڵەشی گرنگت باس کرد باسی پەروەردەت کرد پەروەردە وێزانی سلکێکی گرنگە شوێنێکی گرنگە لەوەی کە چۆن منداڵ پەروەردە دەکات تاوەکو دەردەچێ و دەبێتە تاکێکی کاریگەری ئەم کۆمەڵگایە ئێمە لە منداڵیەوە ئەمەمان بینیوە بە بڕوای من ئەم دادپەروەریە کۆمەڵایەتیە ینی لە قوتابخانەی سەرەتایی کاتێک دەمان خوێن منداڵێکی یەزیدیان منداڵێکی کریستیان لەگەڵمان لە پۆل بووایە لاوانەی ئاین نەدەهاتە ژۆریانە ئارەزوومەندانە بوو ئەگەر داژنیشتوە بیست با زانیاریەکە وەرگری بەڵام نمرەی بۆ هەژمانە دەکرا ینی پرسیارەکە بەو شێوازە بکەین پەروەردە توانیوێتی ڕۆڵی کاریگەر ببینێ لە بابەتی بێکەوە ژیان و بابەتی دادپەروەری کۆمەڵایەتی و کاریگەری پەروەردە چەندە لەسەر دادپەروەری کۆمەڵایەتی ئێمە کاکار پێش پەروەردەش ئەم بکو باسی دەسەڵاتمان کرد و باسی ئەساسی دروستبوونی کۆمەڵگەشمان کرد دروستبوونی کۆمەڵگە ئێمە کۆمەڵگەی کوردەواری
کۆمەلگای کوردواری هەر بە ئەوەی سروشتی خۆمان کۆمەلگەی ینی وانین یان دەمارگیرنین بۆی خەڵک زیێ دەبێتەوە لە ناومان بۆیە زۆر ئاسانە بە میلیۆنەها خەڵک لە ناو کوردستان بژیانی ئەمە کاتم بەسەدات لە کوردستان کە میلیۆنە ئەو پەروەردەی ڕاستە مامۆستایەکانمان کە ببین لە سەرەتایی لە ئەوەی زۆر مامۆستای کریسیانمان هەبووە زۆر مامەڵەشمان خۆش بووە جارۆ بۆ لە کاتی مامەڵە مێسم بە بیریشم دێتەوە لە ناوەندی چ لە ئامادەی مامۆستای کریسیانم هەبووە باوەڕ کاستم پێ نەکردێکە کریسیانە کە زانیشتم کریسیانە زۆر ئاسایی خۆشویست لە مامۆستایەکەی تر مەستەنە ئەو بنەما پەروەردانی کە جەناوت باس کرد زۆر ڕاستە ئێمە هەمووی لەگەڵ ژیانە ینی ئەوانەی پاش نەوەتویەکیان پاش 2023 باز دەکەین ئەو نەوانە زۆر دۆ منداڵەکان یان لە بۆ دۆست و خزمان یان لە بۆ خزمەکانی نزیک باز دەکەین یان لە بۆ هەر بابەتێک بیان مناسبێک باز دەکەین دەڵێن ئەوەی کە ئێمە پێداهاتین ئەوە ینی تۆزێک لە ئەو ئارامیە و ئەو استقراری ئێستا لە پاش دروستبوونی حکوومەتەکان یاریمی کوردستان و دەسەڵاتی کوردی تۆزێک ئاسانتر و پێشتر ئەمە زیاتر هەستمان پێ دەکرد بەڵام ئەو خۆشەویستی لایانی کورد ئێمە وای نەکرد مەسەن ئەو هەموو زوڵمەمان لێکرا مەسەن لە نەتەوەکانی ڕقمان لە نەتەوەکان بکتەوە لە کەسان ڕقمان خزبەوە بەڵام لە نەتەوەکەی نا کاوەش پێم وایە پەروەردەیەکی زۆر جوان کرا کاگەسی من مەبەستمە بۆچی ئەمە ببوورە قسەکە بە جانابت ئەبڕم بۆی کە باسی ئەوە بکەم ئەڵێ مەسەلێکی عەربی هەیە ئەڵێ لا تسأل الطبيب اسأل المجرب لا دكتور ما برسا لو كسيكا درددارة وتجربة كردو أزموني كردو ببرسا إيمي كورد لو قلبوينا لو كومالغي بوينا كببردوام نادات بروي كومالاتي ما بردوام كراوا لهمور رويا كوا هولي لناو چونو قركردنيان دابين هولي اوان داوا كا شو ناسمان بصرنوا واتا اويكا باس لمروفاتي كات بپێچەوانەکەی نامرۆڤایەتی بەرامبەر بە ئێمە کراوە تا چەند ئەمە بۆتە کاریگەری هەیە لەسەر گەلی کورد کە ئەوەی کە بەرامبەری کراوە نەی کات بە بەرامبەر کەسێکی دیکە لە کاتێکدا کە پەنا بۆ ئێمە ئەهێنرێت وەک بینیتان کە بەشێک لە پەنابەران و ئاوارەکان لە هەرێمی کوردستان جێگیر بوون ئەمە تا چەند کاریگەری هەبووە کە ئێمە بە پێچەوانە و مامەڵە بکەین بڵێم سۆباخان ئەمە هەروە بووین یعنی ئێمە پێشگەلەوەی کە هەروە بووین مەبەستمە ئەو کە ئەوانە کاریگەری هەبووە کە ئێمە ئەوەندەی دیکە بتوانیانی هەست بە بەرامبەرەکەمان ئەمە چونکە میلەتێکی نۆ کوچەناوت باس کرد هەردەم زوڵممان لێ کرایە هەردەم نادات پەروەریمان بەرامبەر کرایە یعنی زۆر هەستمان بەو معاناتەی کردی کە خەڵکەچکە وای کردی هەرچەندە ئەو کابرایە یعنی ئەو تاکە کەسە کە هاتە ناو کوردستانیش یعنی زۆر جار وێ ئەمە تووشیەوە بووینە کە هەر بیرە کۆنەکەی لا ماوە یعنی هەر لە مێشتی ماوە چ بەرامبەر کورد یان کوردی با بڵێن بەخوا نبینی وەکو کەسێکی ئاسایی و کە مرۆڤێک حەقی هەبی دەوڵەت دروست بە حەقی هەبی کیانی خۆی هەبی بەڵام ئەم هەر معامەڵەی باشەکەمان لە کردی قەت ینی ئەوانەی کە هەمان بووە لە پێشتر نەما کردێتە مەسەلەن قیاسێک لە بۆی کە مامەڵەی لەگەر بکەین لە کاتێک کە ئەو لاواز بۆ لێ قەوماوە یعنی ئەمە پێم وایە کە کورد هەم زۆر جار باسیش دەکەم دژمنەکانمان نارەکانمان پێش ئەوی کە دۆستەکان شایدی ئەوەی بۆ کورد دەدەن کە زۆر سەرسوڕمان بووینە کە ئەو کاتێک ینی پێدەستی مەسەن لە دەستگایکی دابلۆسێنەر ئیشی کردبی لە کاتی ڕژێمی پێشتر کاتە لە ناو کوردستان ژایە لە هەولێر ژایە لە سلێمانی لە دۆک ژایە ینی نەوە ئەوە چکێکی ئەو چاوەڕی بۆ کە خەڵک بە چاوە چرقخینە مامەڵێ لەگە بکە بەڵام بەو چاوە لەگەر نەکرا وەکو کەسێکی ناو ئەوەی کرات لەلانی حتى مثلا دەست ئێستا فترێک من لە سووریای بووم لە سووریای کابرای ئاوارە بۆی نەبوو نە هەمان مافی هەبی لە خستەخانە و لە عیلاج و ئەو شتانە بەڵام خەڵک دێتە کوردستان ئەو شتەی هەر نییە یعنی مەوەکو خەڵکی شاریان خەڵکی وڵات زۆر جاگلەی دەکەن دەڵێ احتمال خەڵکیەکە ئیشەکانی زیاتر بۆ ئاسان بکری ینی ئەو پێم وایە ئەوەی جەناب باست کرد زۆر ڕاستە ئێمە قەت بەو نەرێنی نەبووینە هەردەم کوردایەتی ینی ئەو ئەخلاقە جوانێک کە چلانی ئاین لۆمان ماوەتەوە یان پەروەردەکراوین لەسەری چلاوانەی کە لە ناو بنەماڵە و خێزانەکان مەبووە هەمووی تەواو چەسپاوە و هیواداریشم لەگەر ئەو ناوانەی کە دێن زیاتر بڕۆ و زیاتر پتەوتر بابەتە دەڵێن ئەو کەسێک کە لەش ساغا نەخۆش نییە هەست بە ئازاری نەخۆشێک ناکە و ئەو کەسێک کە دەوڵەمەند و پارەدارە هەست بە مەعاناتی هەژارێک ناکە ئێمەش کە ئەو دادپەروەرە کۆمەڵایەتیە لە هەرێمی کوردستان هەیە بەڕاستی ئەوانەی کە لە دەوروبەری ئێمەە نیان بینیە ئەگەر دادپەروەری کۆمەڵایەتی لێرە نەبی و ئێمە ڕاچاوی نەکەین هەم خەڵکەکە هەم حکوومەت چ فەوزایەک لە کوردستان دروست دەبێت نەبوونی ئەم ئازادیە یاخود نەبوونی ئەم بەیەکەوە ژیانە لە هەرێمی کوردستان چی دەبێت ئەگەر نەبووە شتێکی زۆر ناخۆش بوو ئێمە پاش 2000 هەندێک جار بۆیە پرسیار دەکەم هەندێک جار پێیان پیشان دەینەوە ئەوەی کە ئەمە دەیکەین
ڕاستە واجبی ئاینی ئینسانی و ئەخلاقی خۆمانە بەڵام دەشوانی نەیکەین وەکو هەر شوێنێکی بەڵێ لە ئەمریکا کە چەندێک وڵاتێکی پێشکەوتو یا وڵاتە غەربیەکان دەبینین تاوەکو ئێستاش بەرامبەر بە ئەوانەی کە با بڵێن ڕەشپێستن نادازپەروەری کۆمەڵایەتی هەیە بە شێوازێکی زۆر دڕندانە مامەڵیان لەگەڵاکرێت. ئەمن زۆر وەکو شرۆفەکاری سیاسی کە دەرەچین زیاتر لەگە جەنابەتەوە کە خەڵکێک ئەمن پێشتر دەیان ناسم ینی پێش 91 زۆریان ئاوارە بوون لە کوردستان ئێستا دەسەڵاتیان هەیە لە بەغدا یان پێش 2023 هاوارە بوون لە شوێنێک کە زۆر داهاتنە کوردستان پەناگەک بوو بۆیان یعنی لە کوردستان و ئیشی سیاسی خۆیان دەکرد زۆر ناخۆش کە ئێستا دێ لەسەر تەلەڤیزیۆنەکان بە چاوە چوا سەیری هەرێمی کوردستان دەکەیان پێی ناخۆش هەرێمی کوردستان پێشکەوی یان هەتا پێی ناخۆش ئەو کیانە سیاسی و ئیداری هەرێمی کوردستان هەیە هەر بمینی ئەسڵەن یعنی زۆر پێ ناخۆشە لە دڵت بەڵام ئەوە قەدواناکە ئەمن ئەو ڕق و چینەی بەرامبەری هەگرم هەر بە پێکەنی هەر بە خۆشی دەمێ کاکە تێ بگەینم دەمێ ئیقناعی بکەم بەوەی کە ئەو هەڵەیە هێشتان بۆیان پێم وایە کە ئەمە چەند ئەزمموی ناخۆشمان هەبوو لەو بابەتەی بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە کە تاچی کورد کە پەروەردەی تاچی کورد تا ئێستا زۆر لەخوای بە زیادوی هەر باشە و هیواداریشن هەر باش ببینی هەر چەندەوەکو باسم کرد زۆر غەدرمان لێ دەکرێت زۆر زوڵمان لێ دەکرێت بەڵام پێم وایە کورد بەوەی زیاتر بردوێتەوە ینی شناسی کوردی سومعی کورد لە شوێنان کە هەموو لە هەر جێک دەبینی بە پرسیچ کورد دەبینن بە تایبەتی لە دەستگا گەورەکانی وەکو مەسەن فاتیکانە یان دەستنە ئەزهەر یان دەستنە سعودیە لەو شوێنانە کورد لەو بابەتەی سومعی زۆر باشە جناب لەگەڵەوە ئێمە سروشتی خۆمان نەگۆڕین ئەگەرچی هەندێک زار تووشی یعنی وامان لێ دەکەن تووشی دەمارگیری نەتەوایەتی ئەو کاردانەوەی دەبی ناخۆشە ماوە باوە دەبین ئەمە لە سوۆسیال میدیای کە هەندێک کۆمنتان دەخینەوە بەڵام ئەو شتێکی گشتینە لەوەی لەخوای بە زیادبی پێم وایە کە کورد ئەو سروشتەی پار بەوەی زیاتر دەباتەوە ڕاستە خەڵکێک پێی وابی کە ئێمە زۆر دڵیان سافە کورتیان یانەوە ینی ئەوە لە هێز و لە بوونی خۆمانە لە شوناسی تایبەتی تاکە کەسی کووردە نەکداوای کورد نەلاوازە کورد با بڵێن مەسەلەن سادە و ساکارە خەڵکێک یا پێوات بکەکەەوە کورد فەقر حاڵە دێدە دڵی سافە دەتوانم بە دوو قسەی ئەوە بکەم ئەوە نیە ئەوە لە چاکە و لە تاکە و لە پەروەردەی تاچی کورد زۆر باشە مامۆستا یاسین من ساڵی پار و پێرار پرۆگرامێکم هەبوو بناوی پرۆگرامی ئەزمموی کوردستان تەواوی ئەزمموی کوردستانمان دەخستە بەردیدی بینەر بەڵام بینەرەکە تایبەت بە هەرێمی کوردستان نەبووی من میوانمان لە دەرەوەی هەرێمی کوردستانێنە لە خوار و ناوەڕاستی عراق زۆر سەرسام بوون زۆربەی ئەو میوانانەی کە بەشدارە بوون لەگەڵمان زۆربەی زۆریان مامۆستایانی زانکۆ بوون پسپۆڕان بوون کەسانی شارەزا بوون ئەو دادپەروەریە کە لە هەرێمی کوردستان ئەیبینین بە ئێستاشەوە لە عێراق کە چەندەهای چەند ساڵە دەوڵەتە ئێمە و دادپەروەری نابین ئەوان زۆر سەرنجێکی جوانیان هەبوو ئێوە دادپەروەری کۆمەڵاتیتان نەک لە لای خۆتان ڕەنگی داوتەوەکو مرۆڤ لە سروشتیشتاندا دیارە هەروەکو ناوچە پارێزراوەکان کە ڕاوی تیادا قەدەغەیە ئاژەڵەکان زۆر بە ئازادی ئەتوان و مارەسەی ژیانی خۆیان بکەن تا چەند گرنگە کە ئێمەی خەڵکی کوردستان ئەو دادپەروەری کۆمەڵاتیان نەک تەنیا لە لای خودی خۆمان ڕەنگی داوت و بگرێت لە سروشتەکەشمان ڕەنگی داوت نەخۆی کە تێکەڵمان دەبی ئەو حقەتەی دەزانی کابرا زۆر جار هەیە لە شوێنی زۆر دوور کە باسی کوردستان دەکا یعنی زۆر شارەزانی هەرجێ لێ بووە کە دێ لە واقعەکەی دەژی کە دێ واقعی کوردستان دەبینی کە دێ جوانی کوردستان دەبینی کە جوانی تاکە کەسی کورد دەبینی کە دێ لە بازارەکان مامەڵە لەگەڵ خەڵکی کوردستان دەکە و فێڵی لێ ناکەوەکو لە وڵاتانی تر ینی ئەوەی ناکە استیغلالی ناکە بڵێ ئەوە بێگانەیە یان خەڵکی ئێرە نیە بە زیاتر ئەوەی لێ بکەم یعنی ئەو هەموو سروشتە جوانە ئەمە ناڵم تا ئێستاش لەوەی کە زۆر باشیشین وەکو ئەزمموی خۆم هەمزارێ باز دەکەم زۆر باشین خەڵک هێشتان بە شانیەوەمان نبینی کە ببینە دەوڵەت یان ببین ئەوە نابی کاکە من تاکە کەسم خی گەورە و حەقی پێدایمە بە زمانی خۆمبی بە کەلتوری خۆمبی لە جوگرافیای تایبەتی خۆم بم با دەوڵەتی خۆشم هەبی بێ ئەوەشم هەبی ئێمە ڕاستە زۆرمان هەوڵدا و زۆریشمان کاریگەر بەڵام ئەم پێم وایە بەرام هێشتان کورد زۆری لە پێشە تا خەڵکی دیکە بۆ خۆمان نا خەڵکی دیکە قەناعەت پێبینی کە ئێمەش کاکە ئێمەش وەکو ئەو هەموو خەڵکی کە لەسەر ئەو زەوی هەیە دەتوانین و نمونەی جوانیشمان نیشانداوەم پێم وانییە کە کەسێک لە نەیارەکانمان لە دۆستەکانمان بڵێ کە کورد لەو لایەنەی ئاوایە مەسەلەن وەکو باسم کرد خەڵکەکە بووە تاپلۆسێنەر و خەڵکەکە بووە ئەزیەتی داینە خەڵکەکە بووە چیمابارانی کردینە بەڵام کە هاتیە لێ قەومایە لەو کۆمەلگایە جوانە لەو سروشتە جوانە کەس بە بیری ئەوەی کە تۆڵی لێ بکاتەوە یان بە بیری تۆڵە شتوات مامەڵی لەگەنە کردێ پێم وایە ئەو شتەی زۆر جوانی کۆمەلگای کوردی و تاکەسی کوردی مامۆستا یاسین عەزیز شۆڕەکاری سیاسی و کۆمەڵایەتی سوپاس بۆ ئەم بەیانیە لەگەڵمان سوپاستان دەکەم